سڵاوتان لێبێت ئەمڕۆ لە شاری هەولێرین بەرنامەی میوانی توین پێشمەرگەیەک بەسەر دەکاتەوە. مام ڕەشید لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە دووسخورمات و کۆچ دەکات بۆ شاری هەولێر. لە هەولێریش لەبەر نەبوونی و زەحمەتی زۆر تا ئێستا لەلایەن خێرخوازانەوە هاوکاری دەکرێت. ئەمڕۆ من و بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید پەرلەمانتاری کوردستان پێکەوە هاتوین بۆ ئەوەی لە نزیکەوە گوێبیستی چیرۆکی ژیانی ماڵی مام ڕەشید بین. سەرەتا کاک عەبدولستار سوپاست ئەکەم بەوەی کە ڕێگەت بە ئێمەدا و پێکەوە میواندارێکی ئێمە قبول بکەی سەردانی ماڵی مام ڕەشید بکەین. سەلامەت بیا خۆڵا من سوپاسی ئەوە دەکەم و پاداشم داتەوە کە ئەوە خەڵکی فەقیر و هەژار پەیدا دەکەن و بەسەریان دەکەنەوە و من دەستخۆشتانی دەکەم. من هیچ منەتی تێدا نییە و من پێم وایە ئەوە بەنی کەمێکە لە ئەشی سەرشانم بەرامبەر بەم خەڵک و وڵاتەمان. دەستخۆش. مام ڕەشید سەرەتا باسی ژیانی خۆتمان بۆ بکە، خاوەنی چەند منداڵیت لە ساڵی چەند لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە ئێوە دێنە هەولێر، پێش ئەوە لە دووسخورمات و ژیانت چۆن بەڕێ دەکرد؟ وڵاهی لە دووسخورمات و من هەم ماڵی خۆم نەبوو، ئیجار بووم، لێ کاسبیمە کرد بەڕاستیەکەی ئەوەی تر بۆ ئەو شەڕی دووز و کەرکووکیان گردووە و حەشت و مەشتە هاتنە دووزۆ دووز هەمووی نەما عالەم ئەوەی چوو بۆ دەرەوە دەشتەوە و ئەوەی هات مەسەلە بۆ هەولێر ئێمە مەجموعەیەک بیمان هاتینە هەولێر، ئەوەی هاتینە عەیراکە هەولێر فەیتر لە هەولێر ئەوەی حەوشی گرت ئەوەی پارەی بوو حەوشی سەن لە بێنە سڵاوە لە مەناتق عنی فەقیرە. ئەی وەڵی مش هەجا یعنی هەژار بووم نەم بوو بەڕاستیەکەی ئەمە خزمی ئەو خێزانمە ئامۆزایەتی ئەمانش کۆچبەر بوون چون بۆ خارج ئەم حەوشیانە بوو. ئەیتر چیان کەف تەلەفۆن وتی وەڵی ئەمە حەوشەکە نایدەینە ئیجار مادام ئێمە لە ڕێی خوای دێین بە تول لە ناوێ دانشا حتا ئەوەنە بەشکن خوددا هەزار قاپی خێری هەیە. لەو ڕۆژە هەتایسە بۆ خۆمان لە 16 ئۆکتۆبەر هەتایسە لادۆم نەڕاتبێکم هەیە نە هیچێکم هەیە کوڕێکم هەیە قاچی تەواو نییە ئەوش ڕاتبی نییە بەخوا ئەو ژنە 200,000 هەیە ئەیدەن پێی هین کەمەندە بەس بە واژی ئیتر ئەوەش خێر و خوا مەسەلە هەیە مەساعدەمانەکەن و ئەوەشە خۆم قاچم تەواو نییە و زگم تەواو نییە بێعیشم و بێکارم و ئەوەیش من مەمنونیشی کاک عەبدولستار زەحمەتیشی کێشا بۆ ئێمە ماڵی ئاوا بێ یا ڕەبی خینەبان سەرمان بۆ فەقیر و بۆ هاوکار و ئەوانەی فرە مەمنونی ئەوە حاڵەکەی. باشە تۆ خاوەن پێداویستی تایبەتی هیچ موچەیەکت هەیە؟ نیمە هیچ موچەیەکم نییە. ئەندامانی خێزانەکە لە چەند کەس پێکاتون کە لەم دوو ژوورەدا پێکەوە دەژین؟ وەڵای ئەندامانی خێزانەکەم ئەو کوڕەمە خۆی و خێزان و دوو منالگەچکە هەیە من و ئەی ئافرەتەیشە ئەلەم غورفاچی دوو غورفە یعنی ئەوەن غورفەیەک و ئەیشەمە ئێمەشەمە غورفە نییە حەساوکە ئەمە یعنی هۆڵە یعنی هین میوان و چشتە ئەلێ لە هەمە خەوین و هەم نانەخۆین و ئەوە بەخوا هەتایسا ئەوە تا گەرەک من بۆ بەڕی دێ بچێن و خوا گلپارەم دی ئەوە دوێنە دەرمان زەختی بوو بە قورعان چون 15,000 قەرز کرد لەو جیرانم بەو مانگ ڕەمەزانە چۆن دەڵێم ئاوات ئەوە حەیاتێک. باشە ژیانکردن لە هەولێر تا چەند سەختە بەوەی کە تۆ خاوەن پێداویستی تایبەت بیت و خێزانەکەشت بە هەمان شێوە کوڕێکیشت خاوەن پێداویستی تایبەت بێ، بەڵام هەتا ئێستا لەلایەن حکوومەتەوە تۆ موچەیەکی پێشمەرگایەتیت نییە کە لەو پێشتر پێشمەرگەی دێرین بوویت بۆ چینیتە هەوڵەداوە؟ وەڵای حەوڵم دا چمە شەقلاوە دوو کڕەت چمە ئەوەی هین شەقلاوە نام چی پێڵێن ئەوەی هین کەمەندانیە ئەوەی هین تەقاوت و پێشمەرگە و دێت ناومش مەوجودە لە حاسبە ناومیانیش دەرکرد ئاڵوگۆڕیانیش بۆم کرد یعنی ئەوەی دوو ڕاتبی هەیە مەسەلە منیان خستە جێگایەوە حەتایسە ناوەکەم حەتایسە ناومانی چوومە مەراجعەمیش کرد لێرە ئەوەی هین کەمەندانی ئەڵێ وەڵڵاهی لە لای ئێمە بەدەست ئێمە نیە لە وەزارەت لەسەر
مامۆستا بۆچی هەتا ئێستا کەسێک کە خاوەنی ئەوە بێت مێژوێکی هەبێت و پێشمەرگەی دێرین بێت بەڵام موچێکی بۆ نەکرابێ ئایا وەکو بەڕێزت کە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیت تا ئێستا چەندین ڕەنگە هاوشێوەی ئەمیش هەبێت و لە هەمان کادا ڕەنگە کەسانێکە بێ مستحق نەبێت و موچەشی بۆ کرابێ ئەمە دەگەڕێنیتەوە بۆچی؟ وەڵای منەوە دەگەڕێنەوە بۆ ئەو نادادگەری کە لە هەرێمی کوردستان هەیە. ئەو دیارەوەکو باسی کرد پێشمەرگەی دێرینە پێشتر لە شاخ بۆ لە ساڵانی 76 ڕووی بەسکرەوە مافی خۆیت بە پێی یاسای 37 و 38 پەرلەمانی کوردستان خانشینی پێشمەرگەی بۆ بکرێت. کاتێکدا کە زۆر چەکداری ڕژیم هەیە، زۆر خەڵکی باسی هەیە کاتی خۆی کە شەڕی پێشمەرگەی کردووە، پێشمەرگەی شەهید کردووە، ئێستا خانشینی بۆ کراوە. یا ئەوتە مەسەلەن ئەنفال کراوە بەدەستی ئەو کاتەی ڕژێمی باس و چەکدارەکانی ڕژێمی باس ئێستا بە شێو لە شێوەکان مردووە یا کوژراوە یا شش لێ هاتووە لەگەڵ خاوەن کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوەکان لە یەک دایرە موسە وەردەگرن واریسەکانی. بەڕاستی ئەوە هەموو بۆ ئەو نادادگەری و ئەو بێباشی و زوڵم مستەمەی کە ئەم حکومەتە لە خەڵکی زەماوەری دەکات و بەشێکە لەوە یانی ئەویش بەشێکە لەو زوڵمەی کە کراوە لە هەرێمی کوردستان هەر ئەو نییە زۆرن، بەڵام ئەوەیەکێکە لەو نمونانەی کە ئێستا هەم لە ڕووی دیارە جەستەشیەوە کێشەی هەیە و بریندارە و نەقوستانی هەیە، هەم بەڕاستی لە ڕووی ئەوە شەوە کە پێشمەرگە بە مافی خۆیەتی بەداخۆ بەڕاستی ئەم سیستەم و ئەم حکمڕانانە خەریکی بازرگانین، خەریکی خۆ دەوڵەمەندکردن، خەریکی کۆمپانیا دادەنێن خێروبێری ئەم وڵاتە دەخۆن زیاتر، خەریکی ئەمە بەڕاستی خەمیوان نییە هاوڵاتێکی وەکو مام ڕەشید هەزارەها وەکو مام ڕەشیدی هەیە بەڕاستی لە وڵاتە، یعنی کە پێویستی بە لوقمەنانێکی هەیە. ئەم حکومەت و دەسەڵاتە خۆی بە بەرپرسیار نازانێت، خەمی نییە. ئەمە یەکێک لە مشکلەکانی ئەم دەسەڵاتە لە مێژە باسم کردو بەڕاستی بەداخەوە ببوورە خەمی خەڵکی نییە. ئەمە و کاتێک کە لە کابینەی هەشتمیش بەشدار بووین لە حکومەت و ئێستاش کە ئەمە نزیکەی 2 ساڵ نیوە لە پەرلەمانین، ئەوەی کە نەک هەستم پێ کردووە ئەوەی کە هەر بەزەقی بینیمە لە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە خەمی خەڵکیان نییە. خەڵک برسی بێ، خەڵک ئاوبی بە، خەڵک ئاگری بیسووتێنێ، هەرچی بەسەری بێ خەمی نییە. بەس ئەوەیە کە بۆ خۆی ئەگەر دەسەڵاتەکەی بەردەوام بێ ئەگەنا کورسێکی دەستکەوێت لە پشت کورسی مێزێکی دابنیشێ و خەریکی بازرگانی بێ و خەریکی خۆ دەوڵەمەندکردن بەڕاستی میلەت و خەڵک و وڵات لایەک ئاو بیباتەوە بڕاقی باشیان نییە، بە چای خۆم بینیمە خەمی نییە. بۆیە مەسەڵەن ئەوەش یەکێکە لەو قوربانیانەی دەسەڵاتی کوردی کە 30 ساڵە ئێمە ڕاپەڕینمان کردو، حەقەتەن ڕاپەڕین بۆ نەکرابوو کە خەڵک ئاوا هەژار بێ و فەقیر بێ و ئاوا زوڵی لێ بکرێت. بەداخەوە من پێم مام ڕەشیدیش حەقەتەن هەوڵی داوە، بەڵام پێم بە پسکاراش تۆ ماگرێتەوە حکومەتی بڵێکاکەم پێشمەرگە بوو میانی بۆ کواخانە نشینی پێشمەرگە بڵێکاکەم بریندارمەتە دووسێ شوێنی بریندارە کواکاکە من مافی کەم ئەندامی ئیکاکە خەڵک هەیە وڵا یعنی هیچ مشکلەی نییە خۆ بخوان زانسەنیان ئێستانێکیان بە حساب جاکردەوە فەسڵیان کردووە هەر هیچ عەلەمی نییە، هیچ مشکلێکی نییە کە ئەندامی بۆ کراوە. ئێوە خۆ دیارە فەقیر وڵا شوێنی فیشەک و بریندار و ئەنێ هەم پێنیشاندای زەلامە ناسم شوان بووە لە دێ خۆمان پلەی ڕایدیان پێداوە، پلەی مقەدەمیان پێداوە بە پێشمەرگایەتی تەقاوتیان کرد بەوەست شوان بۆ پێشمەرگایەتی نەکرد. مام ڕەشید نەبوونیەکەت وای کردووە بەوەی کە هەندێک جار نەتوانی داوای کوڕەزاکانیشە جێبەجێ بکەیت، بێزار بن لە ژیانی خۆتان لێرە لەوەی کە ئێوە ئەستەمە قورسە بۆ کەسێکە نەبوو بێت، بەڵام لە هەمان کاتیشدا لە ماڵەکەیدا یەک یا خودوان لە خاوەن پێداویستی تایبەت لەو ماڵیدا هەبێت. واللهی ئیسە من جاروە جارە من و ئەی ئافرەتە حەز بە مردنەکەی، یعنی زەحمەتە تو ئایلەیەکە دوێت نەتوانانی کیلوێت ئەمادە بسێنی مەسەلە حەبسێنی بوو بۆ ڕۆژێک نەتوانی تەنها کیلوێت تەماتە بکڕێت.
دوێنە نەمتوان پیارەگە نەمتوان وەڵای بەدۆ کاسی ماس ئەو ماڵت ڕەحمە لە باوکو دایکیان نی دەبەیە ماسیان بۆمان ئاورد بەم نان و ماسووە بە چای و نان و ماس ئەی چی بکەین کە نەتبێت چی بکە یانی هاوسەرەکەشت نەخۆشە نەخۆشی هاوسەرەکە چی وەڵا ئەوش وەتا قاچی ڕۆماتیزی هەیە ئەوە فتقێکی لێرە دەرکردووە ئەوە نەخەوە بەرزەو بووە یعنی سادە ساعجز بتەقێتە ناو بردومە بە دکتۆر پارەی گەرەگە بە چی بیکە بەچی یعنی ئەوەی حەدبی بە ماعیا دەگا بە حەد کەشفیەکەی 25,000 گەرەکە ئەی دەرمانێکی بۆ منوچەگەرێکی نییە ئەی لەکوێ بێنە یعنی منی سەچم لەو پیاوە 100,000 لێ قەرز کرد بەیانی بە چی بیدەم زەحمەت نییە زەلامێکی وەک من پیاوێکی وەک من بڕۆم دەم لە دەرگای بێڵم 100,000 بۆ لێ دوجار نەتوانم بیدەمەوە یعنی مردنەکەم باشتر ئەی چی بکەین نەڵێن خوا خۆی خەڵقمانی کردەوە خوا خۆش خۆش بەزای کێدا حاڵمان لە خوا زیاتر کەسمان ئەوەی کاک عەبدولسار لەم وڵاتەدا کە پڕ داهات و پڕ نەوت بێت و ئێوە خۆتان زۆربەی کات قسە دەکەن لەسەر ئەم داهاتە بۆ کوێ دەچێت ئەم هەموو سەرۆت و سامانەی ئەم حکومەتە هەیەی و ئەم کوردستانە هەیەی بۆ بەفیڕۆ دەچێت لەم وڵاتەدا پیاوێک لەم تەمەنەدا کە تەمەنی زیاتر لە 65 ساڵە نەتوانێت تەنها خێزانەکەی کە تووشێ و نەخۆشیە بۆ بیباتە دکتۆر لە ترسی 25,000 لە ترسێەوەی کە دوایی قەرزێک نەکا لە کەسێک و نەتوانێت بیداتەوە ئەمە ناودەنەی چی ئەمە بۆ ئەمە تا چەندێک ویژدانتان ئازار ئەدرێ ئەگەر ئێوەش بەشێک نەبن لەم نەهامەتی کە دروست بووە وەڵاهی بێگومان من یەک لەبارە خۆم بۆ ئەویش و بەخوای بۆ هاوشێوی ئەویش ناڕحەتم و هەمیشە بەڕاستی ینی خەفەتی ئەوەشم هەیە کە بەڵێ ئێمە ئەگەر دزیژ نەکەین ئەگەر گەندەڵیش نەکەین ئەگەر نانی ئەوانش نەخۆین بەس هەر بەرپرسیارین بە حکمی ئەوەی کە بەرپرسێکی نەم وڵاتە بەڕاستی خۆمان بە بەرپرسیار دەزانین بۆیش ناچار بووین زۆر بە توندی بەگەشت حکومەتی دەسەڵات داچوینەوە چونکە وەکو باسم کرد نانی هەزارەهای وەکو ئەوانەیان خواردووە دەڵێ مەسەلەن داهات بە فیڕۆ دەچێت داهات بە فیڕۆ ناسێ داهات دەیدزن داهات دەچێت لە ژیرفانی بەرپرسەکان و کروکسی بەرپرسەکان و کۆمپانیەکانیان ینی بەشی ئەوانەیە بەڕاستی ئەوان کە پێی دەوڵەمەند بوون لێدەنا مەسەلەن بەرپرسانی وڵاتە ئەو سامان و سەروەتە زەبەلاحی کە لە هەرێم هەیەیانە و لە دەرەوە دایان ناوە هەروە خەریکۆکردنەوەشن ئیچەیە لەکوێیان بوو ئێمەگەر ئێمە پێشمەرگەی شاخ نەبووین بەیەکەوە لەو شاخانە بووین ینی کەپرێک بوو یا خێوەتێک بوو یا خانوویە کە ینی کابرایشی گوندی مەڕ ماڵات تێکرد و تەکلیفمان لێ کردووە بارگەمان لێداناوە هۆری مەڕام بووە ئەنی چیمان هەبوو ئێمە ئێستا هەمووی ئەو هەموو دەوڵەمەندی ئەو هەموو پارە ئەو هەموو کۆمپانیایە بەڵام مەگەر بخوا نانی ئەوانێ شتێکی بژێرمەوە دەڵێ کاتی خۆی دەسەڵاتدارانی بەریتانیا ناوبانجی برناسۆیان بیست بوو کاتیبێکی ئیرلندی بوو ینی کاتیبێکی ناودارە برناسۆ گوتیانە پێمان خۆشە لە مناسەبەتێکی ئاهەنگێک بۆ گوتیان پێمان خۆشە بیبینین کەن ئەویش دێ کە برناسۆ دێ و بانجی سەرمێزەکەی لای خواین دەکەن دەسەڵاتداران و ئەوانەی پارەدار و پیاوە گەورەکانی دەوڵەت دەبین برناسۆ پیاوێکی گسکەی پوخەی لەرگ و لاوازە هیچیشان دەڵێ وەڵاهی ئێستاوە غەیرە بەریتانی جەناب ببینێ وا دەزانێ ینی خەڵکی بەریتانیا نان نییە بخۆن و حکومەت نانیان پێنادا و ئەوانە گوتی قوربان ڕاستەکە ئەگەر ئەم ببینین وا دەڵم بەس ئەگەر جەنابش ببین کە بەڵغە بابەت ئاوا هاتە خوارێ بە نانی ئەو فەقیر و هەژار لە ڕوو لاوازانی وەکو من هەموو ئەتوو خواردوتە ئەوانەی ئێستا بەڕاستی دەوڵەمەندی ناشەرعی مەبەستن هەیە وەکو عورف و عادەتی خۆیان بنەماڵی خۆی بۆ بەجێماوە جیاوازە یا بخۆی کەسابەتی کردو خوا پێداوە جیاوازە بەس ئەو دەوڵەمەندە ناشەرعی و
لە نەکاو هەڵتۆقیوەی هەرێمی کوردستان بەخوای نان و ئاو خواردن و سامان سەرۆستی ئەم فەقیر و هەژارانەیە. بۆ ئێمە زۆر جار باسمان کردو حەقەتەن ینی پێویستە خەڵکی لەسەر مافیقەوە دەنگ بێ. من ڕوون لە مام ڕەشیدینی هەزارهەیەک مام ڕەشیدی سامان و سەرۆتی ئەم وڵاتە بەشی مام ڕەشید و هەزارهەیەک مام ڕەشیدی دەکا. من دوێنێکە ڕامگەیان دەڵێن چاکە مام ڕەشید لەوانەیە تاکە کەسێک بێ یاخود دەسەڵاتێکی ئەو توێی نەبێت کە بتوانێت داهاتی ئەم وڵاتە کەشف بکات یاخود ڕەنگە سکاڵا بکات ترسی گیانی خۆی هەبێ هاوشێوەیە و نمونانەی کە لە ڕابردووە ئێمە بینیومانە ئەگەر داوای حەقی خۆشتکەی کوژراویت بۆ لە لای ئێوە وەکو فراکسیۆنەکەتان هەوڵی ئەوەتان نایەوە لانیکەم جەخر لەسەرەوە بکەنەوە سندوقێکە بێ بۆ هاوشێوەی ئەم جۆرە خێزانانە. یعنی ناکرێت تەنها ئەمە بەرداوام من لە بەرنامەکانە باسیەوە دەکەم ناکرێت ئێمە تەنها لە کاتی ڕەمەزانە بیرمان بکەوێتەوە بەوەی کە بینە دەرگای ماڵە هەژارێک و خێر و سەدەقەی پێ بکەین ئەی ڕۆژانی دواتر چی لێ بەسەر دێت ئەم خانەوادە و هاوشێوەی ئەم خانەوادایە. وڵای ئێمە وەکو فراکسیۆنێک مەست فراکسیۆن بێتەبان وەکو فراکسیۆن وەکو خۆم ئێمە وڵا پەیوەندی بە ڕەمەزانان نییە هاوکاریکردنی خەڵکی فەقیر و هەژار و من بەعام باسی بابەتەکەم ناک ئەوەی کە ئەزام کە ئێوە بەشداری تا کردو ڕەنگە فراکسیۆنی شەبێت وتبێتی ئەوە ئیشی من نییە کە لە بەرنامەکە بەشداری بکات بەڵام ئێوە ئەم ماڵی کە تویت ڕەنگە یەکێک بێ لەو ماڵانی کە ڕۆژێک لە ڕۆژان پەرلەمانتارێک داوای ئەوەی کرد بێ دەنگی پێ بدە. ئێمە ئیشی ئێمە یەکەم وەکو فراکسیۆن وڵا ئیشی ئێمەیە من نراتی چین و توێژێکی باش ئەم کۆمەلگایە دەکەین دەبێت بە خەمیشانەوە بین بە تایبەتی خەڵکە فەقیر و هەژار و مەزلومەکەشیان مەزلوم مەزنی هەنی هەر لە ڕووی هەژاری و زوڵمی لێکرابێ لە ڕووی ئیداری و زوڵمی لێکراوە لە ڕووی سیاسی زوڵمی لێکراوە لە ڕووی کۆمەڵایەتی و زوڵمی لێکراوە. ئێمە وەکو کەسەکانیش بەڕاستی ئێمە لە خەمی ئەو خەڵکەی دابووین و ئەمە هەر ینی شتێک بۆ باسکەم ئێمە بڕاوکە خۆ نسری فراکسیۆن هیچ نێتەبان ینی ئەو تەکابقە هەر لەگەڵمدایە نی ملیۆنە بڕاکە مانگ نی مەسەن نیوەی زات نەدەین بە فەقیر و هەژار موچەی خۆمان ئەو ناسارم لێرە بیڵێمان چکە ینی دەبێت خەڵک شتێکی بزانێ من حەزەکەم لەو پرسیارکە بڕکاکە مانجی چەندی بۆ دەمێنێتەوە لەوەی کە بۆری دەگرێ بۆ خەڵکی فەقیر و هەژار بە وازبیشی دەزانم بە ئیخۆمی نازانم بەڕاستی یعنی من هیچ لەگە مام ڕەشیدی فەرقم لە ڕەنگە مام ڕەشید زۆر پیاوی لێ من چاکتر و پێشمەرگەی دەسۆزتر و ئازاتر و بەڕاستی قوربانیش ڕەنگە زیاتر دابێ بۆ ئەمن مەسەڵەن ینی ژیانێکی باشم هەبێ بۆ ینی نەتوانین شیلۆتەماتێکی بکڕێ. ئەمن بەڕاستی ئێمە لەم ڕۆوە هەم وەکو خۆمان ینی هەوڵمان داوە بەڕاستی چی پێمان کرابێت لە ڕێگەی خەرخوازانیشەوە ینی خوا پاداش ئەمداتەوە کەسی قومەتمانیان بە ئێمە بووە هەرچی پێمان کرای بۆ خەڵکی فەقیر ئەم وڵاتە کردومانە بەڵام وەکو جناب دەفەرمی ئەمە دەردی ئەو خەڵکە تیمار ناکە چۆ 1 و 2 و 3 و 1000 و 2000 نییە بە فراکسیۆنێکی و بە کەسێکی بە خێرخوازێکی چارەسەر نابێت ئەوەیش حکومەتە ئەوە حکومەت پێویستە ئەوە جارێ دوو مافی هەیە هەر مافەکانی بۆ بژێرەوە مەسن پێشمەرگەی دەینە کاکە با بۆی بکە ئەگەر مەسن بە پێی کەمەندامێکی بە ڕێژەی کەمەندامێکی با کەمەندامێکی بۆ بکە خۆگەر ئەمانەشی نەبێت کەسێک کە فەقیر و هەژار بێت لەم وڵاتە نتوانێت بژی بابە وەڵا ینی حکومەت بەرپرسارێکە بیژێنێ دوێنێ ڕامگەیان پەرسەم خان داهات تەمەشاک خۆیگە داهات نەبێ پارە نەبێ مام ڕەشید و ئێمەش دەبێت تەحموڵکەین سەبر بگرین وانە تەحموڵ دەکەیت چ بکەین وڵاتی ئێستا لە خواری و ئەفریقا وڵاتی هەژار هەر بخۆی هەژارە بەڵام ئەم وڵاتە داهاتی زۆرە دەوڵەمەندە ئێستا حکومەت بۆ نمونە بەلایانی کەم مانجی ڕۆژی 450,000 بەرمیل بەڕێ دەکات دەفرۆشێ بەدان پێداهێنانی خۆیان دەڵێن 45 دلارمان بۆ داناوە یان 45 دلارمان بۆ دەمێنێتەوە کەسە بە 61 و 62 ئەوانەیە باش 45 دلار 45 جارانی 450,000 بکە دوای جارانی 30 ڕۆژی بکە 602 میلیۆن دلار دەکات زیاتر 600 میلیۆن دلار دەکات بەلایانی کەمەوە 600 میلیۆن دلار ئایا بەشی بێژگە لە داهاتی ناوخۆ بێژگە لە داهاتی خاڵە سنووریەکان ئەگەر ئەمە لە دەستێکی ئەمین بێ ئەگەر ئەمە بەشێکی دادگەرانە دابەش بکرێ ئایا بەشی هەموو ئەو حاڵەت هەم کوردستان دەکات کە بەشیان لێ بدرێ و کەسیان ئەوە بە فەقیر و هەژار نەمێنێتەوە بڕواکە بەش دەکات بە زیادیشەوە بەشی موچە دەکات بەشی بزێک تەشغیل دەکات بەشی ئەو هەزارەها فەقیر و هەژارە هەیە کە ینی کەسابەتێکی نیکار و کەسابەتێکی ینی داهاتێکی نییە کە پێی بژێ
کاک عەبدولستار دەمەوێت ئەو پرسیارە درێ بکەم تۆ دەتوانی لە ڕێگەی فراکسیۆنەکەی خۆتەوە ئەو داوایانی کە مام ڕەشید هەیەی وەکو ئەوەی هیچ نەبێ بە دوواداچوونی ورد کرێت کە بۆ هەتا ئێستا موچەیەکی پێشمەرگایەتی نییە بۆ هەتا ئێستا موچێکی خاوەن پێداویستی تایبەتی نییە بەڵ ئەتوانی بەڵێنی ئەوەی پێ بدەیت کە وەک چۆن دەڵی چاوساغی بی و دەستی بگری بۆ ئەو هەنگاوانی کە پێویستەکە لە داهاتوە بینێت وەڵام بەسەر سا بەڵام من بەڕاستیشتی خیاڵی باس ناکەم چونکە ئەوەی کە بێمە دەکرێت و پەرلەمان ئەوەیە کە ئەو یاداشتێک دەنووسێ بەسەر سامن خۆم دێنێن بە سەرۆکایەتی پەرلەمان بۆ هەردوو داواکاریەکەی کە مافێکی ڕەوای خۆیەتی بۆ پێی یاسا لە هەرێمی کوردستان ئەم پیاوە سودمەند بێ ئەمنە ئەو هەوڵێ بۆ دەدەم و بە دوازارچینش بۆ دەکەم بەڵام دوازار ئەوە ئیشی حکومەت دەدەزانم نامەکە لەلا ڕادێتەوە وەکو چۆن داواکاریەکانی کە بوو وەڵاوە بارگرانی دارایی دەخاتە سەر ئێمە ئەنی بڕوا بە دوین مەزانە ئێستا خەزی مام ڕەشیدی بنووسێ ببوورن وەڵامە دامەزاندن نییە و ئێستا تۆمارکردن نییە و بارگرانی دارایی لەسەر حکومەت بارگرانی دارایی نییە ئەو هەم ملیۆنەی خەرج دەکات عینی ئێستا چۆن کاگەوەستاریستا و قسوور ناکە جز بۆ من ئیشەکەی شەکاوی وەڵا بە چاوە ناوە لە قسوور ناکەم بەس هەمە چێتە لای لەم گەورەتر مەسەلە مەسوولی گلەمەژە وەڵای ئێمە بۆ هەر مام ڕەشید نییە ئاوا جەوتە داوە هەزارانی وەک مام ڕەشید هەیە ئاوە ڕاتبینەوەینە و پرسیاری ئەو بەرپرسیاری حکومەتە مەسە بەرپرسیاری بەغدادا بەو چتانە مام ڕەشید لە کۆتاییدا ئەتەوێت چی شتێک بڵێ چی شتێک هەیە کە بتەوێت ئێستا لە بەرنمەکەیە بۆ من و بۆ بینەران و بۆ مامۆستا عەبدولستار مەجیدیش باسی بکەیت شتێکە ئاگرێک بێ لە دڵتا ئازارێک هەبێت کە لەو پێشتر نەتوانی بێ بۆ کەسێکی باسکەیت بە تایبەت لەم دۆخی کە ئێستا تۆ خێزانەکە تیا دەژی من ئازارەکەم ئەوەڵان فرە مەمنون کاک عەبدولستارە بم هاتەتە ئەیرە و بە ماڵی من یعنی فرە مەمنونی و مەمنونی ئێوەشم و مەمنونی ئەو جەماعەتم برادەرانە و ئەوەی ئێمە چمان گەرەکە یعنی لە حیاتان گەرەکمانە تکێنان بخۆین بەخوا زیادەم گەرەک نییە گەرەکمە ئەوە نەتکێنان بێ خۆم و مناڵەکانم بیخۆم محتاج کەس نەبوو لەوە زیاتر لە دڵ منە هیچ نی و مردنی شەوە سایە من نیمەی عمرمان سۆنیوەی ماوە کێڵێ بەیانی ئەمێنی کێڵێ دوو بەیانی عمرەکەین بەس ئێمە حیاتمان بەم شکڵە هاورد لە کوردایەتی کردمان و هینمان کرد حیاتمان بەم شکڵە هیچ خۆشیمان چیمان بینی و لە خۆشی دنیا ئەوەی لە دڵ منە ئەوەتە و فرە مەمنونی ئەوەیشم و مەمنون فرە مەمنون من ئەرکم جێبەجێ کردووە ئەرکی خۆی یعنی ئەرکە پیاوەتی خۆیەتی و یعنی فرە یعنی من پێی بەرز یعنی حەساو کە ئەو من هیچم نەبێت دەڕۆشتر بیخۆم مادام ئەو پیاوەمەدی هیچ لە خزمەتداخواسالیکە لە خزمەتدای چاوم و مەمنونی ئەوەش بەڵێ بینەرانی خۆشەویست گوێبیستی چیرۆکی مام ڕەشید بووین لەگەڵ بەڕێز عەبدولستار مەجید پەرلەمانتاری کوردستان من و مامۆستا عەبدولستار مەجید پێکەوە بەردەوام دەبێ گفتوگۆکانمان بینەر بن. بەڵێ بەڕێزان پاش ئەوەی لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ پێکەوە سەردانی و خانەوادەیەمان کرد و لە نزیکەوە گوێبیستی چیرۆکی ژیانی مام ڕەشید بووین دەمەوێت ئێستا و پرسیارە لە مامۆستا عەبدولستار بکەم مامۆستا هەستە بەچی کرد کاتێک وەک پەرلەمانتارێک سەردانی ماڵە هەژارێکت کرد و لە نزیکەوە گوێت لە ژیان و لە دۆخی مام ڕەشید بوو وڵا دیارە من هەر یەکەم زارم نییە کە سەردانی ماڵی فەقیر و هەژار بکەم یا بە خزمەت ئەو فەقیر و هەژارانە بکەم کە ئەم دەسەڵاتە زۆمی لێکردون و مافی خواردون بەڵام بەڕاستی چیرۆک و بەسەرهاتی مام ڕەشیدی جیاواز لە خەڵکێک دیکە ئازارێکی زۆری پێبەخشیوم و پێی ناڕەحەتم پێشم وایە هەر کەسێک بەزەیی بە فەقیر و هەژاری دانەیەتەوە پێشگەلەوەی کە هەرچی خۆی بەرامبەر بە خەڵک و بە وڵاتی خۆی جێبەجێ نەکردووە پێم وایە دەبێت مڕازای ئیمانی خۆشی بکاتەوە پێچەوانی ئیمانە پێچەوانی ویژدانەکە هەژارێک دەبینی مەسەڵەن دەتوانی هاوکاری بکەی بە تایبەتی ئەوەی کە خوا
پێی داوە ئەوەی کە دەسەڵاتی هەیە پێم وایە ینی بێزگە لەوەی کە ئەرچکێکی لەوانەیە مەسئولەتێکی سەرشانی بێ وەکو دەسەڵاتی کوباسم وت هەرێم هەر کێکی کەشێ ئەرکێکی کۆمەڵایەتی و خێرخوازی کە خەڵکی دەوڵەمەند و خەڵکی خواپێداوی ئەم وڵاتە بێجە لە زەکاتەکەشیان پێم وایە دەبێ ینی وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و خوا لەسەر بێ ئین فی المال حق سوى الزەکاتی لەو ماڵی کە هەتا بێجە لە زەکات کە پێویستە بیبەخشی حەقیقەشی تێدا هەیە چاوت بە خەڵکەشی ئاوا دەکەوێت پێویستە ئاگەر لێ بێ چاوت لێ بێ چکە لە کۆتاییدا خوا پێداوی ئەگەر ڕاستەکەی سوپاسی خوا لەسەر بکەیت ئاگەر لەو فەقیر و هەژارانە بێ بۆیە پێم وایە بەڕاستی ینی ئازارێکی زۆرە حەقەتەن ینی ئومێد دەکەم کە خەڵکی دەوڵەمەند و خواپێدا و چاویان زۆر لەو فەقیر و هەژارانە بێ و لە هەمان کاتیشدا ئەم دەسەڵاتەش بەشکم تۆزێ بەخۆیدا بێتەوە ئەوانەی کە بەرپرسن و ئەوانەی کە مڵک و ماڵ و سامە سەرەتی ئەو خەڵکیان بەتاڵان بردووە. بەڵێ لە کۆتاییدا ئەگەر پەیامێکت هەبێ بۆ بەرنامەکە یاخود پێشنیارێکت هەبێ من سوپاس دەکەم. وەڵام من هیچم نییە هەر دەستخۆشیان لێ دەکەم و خوا پاداشان داتەوە ئینشاءڵڵا بەهۆی ئێوەشەوە ینی چەند ماڵێک لەم ڕەمەزان لە غەیری ڕەمەزان ئینشاءڵڵا ئاوادان دەبێتەوە و دڵیان خۆش دەبێ یاخۆ ئێوە سەرفراز بن و دڵخۆش بن و موفق بن. زۆر سوپاس مامۆستاگیان. بەڵێ بینەرانی خۆشەویست بەرنامەی میوانی تۆین لە شاری هەولێر کۆتایی هات تا ماڵێکی دیکە و بەرپرسێک یاخود پەرلەمانتارێکی دیکە دەبینە ماڵە هەژارێک و گوێبیستی چیرۆک و خەمی ئەو ماڵە دەبین هەموو لایەکەر شاد بن ئەم بەرنامەیە بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. خواتان لەگەڵ.